موضوعی بخێرتاوکردن و مەسلەی سیانەی ڕێگاوبانەکان و ئەمانە ئێستا لە مەلەوەرزی زستانداین و ئامادەکاریمان کردووە ئەوەی لە تواناماندا بە پێی ئەو بودجەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆمان تەرخان دەکرێت پلانمان هەیە و ئەولەویەتمان دیاری کردوون. هەوڵی خۆمانە خەینەگەڕ ئەوەی بشێ و بتوانین بەپێی ئەو ئیمکاناتی هەمانە ئینشاڵڵا لە وەرزی کارکردن دەستی پێ دەکەین و ئینشاڵڵا دەشتوانین هەندێک هەنگاو بچینە پێشەوە. بەڵێ تەمان جەنابتان ئەزانن ئەوەی پەیوەندی بە ئێمە وەکو پارێزگا دابشکردنی غازە لە گەڕک و کۆڵانەکان و قەزا و ناحیەکان ئەوەی کە بۆمان هاتووە بە ڕێکوپێکی دابشمان کردووە تەنانەت بۆ ئەوەی هیچ غازێک بە هەدەر نەڕوات و خراپ بەکارنێ لەگەڵ هەر سیارەیەکی غازکەوەچیلەکان دابشی دەکەن ئێمە پۆلیسمان لەگەڵ داناوە چاودێری بازارمان لەگەڵ داناوە بەڵام بەشەکەی تری پێویستی بە لە قودرەتی ئێمەدانە بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئێستا شەوانە تەقە دەکرێت لەو تانکەرانەی غاز بەشێکیان کێشەی تێکەوتووە ئاتنی غاز و ئەمانە ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە هیوادارم کە ئەوان هەوڵدن زوو ئەم کێشەیە چارەسەر بکەن و سەلامەتی گواستنەوەی غاز بۆ سایقتانکەرەکاندا دەستەبەر بکەن بەڵام من دڵنیایی هاوڵاتانەکەم ئەو غازەی بگاتە هەولێر بە ڕێکوپێکی دابەشەکەین و هیواداریشم کە هەموو لایەک هەوڵەکانیان بخەنەگەر لەسەر ئاستی باڵا بۆی ئەم کێشانەی کە لە پێش هاتنی غازەوان چارەسەر بکرێت خۆی بەخۆی پێشتر ئەم بڕیارە دراوە لە کابینەی پێشتر و پێم وایە لە هەندێک لە شارەکان تەنفیزیش کراوە جارە ئێمە لە گفتوگۆ داین لەسەر ئەم بابەتە هێشتا زووە قسەی لەسەر بکەین.